یەکێک لە عادەت و تەقالیدە هەرە جوانەکان هێشتا ماوە لەو گوندە ئەویش کاتێک کەسێکی لێ ئەمرێ خواردن دروست ناکە لە مزگەوت هەر کەسە و هەر ماڵێک و مەزمەعەیەک لە خواردن دێنی بۆ مزگەوت و بۆ ئەوەی میوانەکان هەم صاحب پرسەش بیخوا لە زۆر زەیدی هەیە بەڕاستی و حادەتە بەسکەنەما هێواران شووە غەریب هەر کەس لە ماڵی خۆی مەسەد مەزموعەک سینیەک خواردن دەینی هەم لەگەر ساحبی پرسەی هەم لەگە ئەو میوانانەی کە دەمینێنەوە نانەکەی دەخۆن لە باب و باپیران دەستیان بەو تەقالیدەی وەگرتیە و تشتێکی زۆر جوانە لەبەر ئەوەی ئەو خەم و پەژارەیەش لەسەر ساحبی تەعزیمانەکەی بەڕاستی کەم ئەبیتن و خەم و پەژارەکەی ئەڕەویتەوە. ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا لە گوندی چەمەد و بزین لە سنووری قەزای خەبات لێرە یەکێک لە عادەت و تەقالیدە هەرە جوانەکان هێشتا ماوە لەو گوندە ئەویش کاتێک کەسێکی لێ ئەمرێ خواردن دروست ناکە لە مزگەوت هەر کەسە و هەر ماڵێک و مەزمەعەیەک لە خواردن دێنی بۆ مزگەوت و بۆ ئەوەی میوانەکان هەم صاحب پرسەش بیخوا بۆ ئەوی صاحب پرسە لە ڕۆژی پرسەن ناتوانانی خواردن دروست بکە ئەو عادەتە هەر ماوە لێرە هەر ماڵە و شتێک لەگەڵ خۆی دەهێنێ و لێرە هەموو پێکەوە دەیخۆین. ماما ئەگەر باسی ئەو کولتورە بکەی ئەوە چەند ساڵە لێرە هەر هەیە ماوە لێرە بەرێ سەرەتا بەخێراتتان دەگەم بەخێر بێن سەر چاوە بەرەوە کولتورێکی قەدیمە لە باو باپیرانەوە لە بۆ مامایتەوە هەر کاتێک یەکێک وەفات دەکات هێوارەکە ئەمە لە زۆر زەیدی هەیە بەڕاستی و حادەتە بەسکەنەما هێواران شووە غەریب هەر کەس لە ماڵی خۆی مەسەد مەزموعەک سینیەک خواردن دەینی هەم لەگەر ساحبی پرسەی هەم لەگە ئەو میوانانەی کە دەمینێنەوە نانەکەی دەخۆن عادەتێکی قەدیمە عادەت و تەقالیدێکی قەدیمە تێشمان نەدا لە زۆر جیان هەبووە پێشتر تێچاندا بەزەمە هەرما و بەردەوامیش دەبن ئینشاڵڵا. پێی دەڵێن شیوە غەریبە ئایا بۆچی ئەو ناوەی هەیە؟ بەرێ ئەوە لە قەدیمەوە ئەو ناوە هاتیە پێ دەڵێن شیوە غەریبە هیچ ناوی دی پێ ناڵێن دەڵێن شیوە غەریبە. یعنی هەرچەند میوان زۆربی بەشی هەموو میوانەکان خواردن دەینی هەر ماڵە و بەشێکی کێشەمانیە لەوەی زۆر زاروەیە دەبینی ئەگەر میوان زۆربی ساحب شی و دانانیشی یعنی زەحادەتە بووە زۆر جار و بەمن بەتەنی لە سەسێنی خۆم دانیشتمە کەس نەبووە لە گەرم دانیشتی مەسەد میوان کەم بووە خەڵکم جاریش بووە بە زۆر بووە مەسەد کە ساحب شیوەکە دانانیشتە لەبەر میوانەکان یعنی هیچ زارێکی میوان زۆربی و کەمبی کەس محتاج نەبووە کەس نەمایتەوە بە بخوارد. مامۆستا ئەگەر باسی ئەو عادەت و تەقالیدە جوانە بکەی لە گوندی چەمەد و بز تا ئێستا ماوە وەڵا برایان ئەو تەقالید و عادەتە تقریبان ئەتوانین لە ڕێگای شەرعی باسی بکەین و هەروەها لە ئادابەکی شەرعی بیگەڕینینەوە ئەو کاتێکە مامی پێغەمبەری خوای صلی الله تعالی علیه وسلم کە حەزرەتی جەعفەر بوو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی ئەوە بوو کەوا شەهید کرا پێغەمبەری خوای صلی الله تعالی علیه وسلم فەرمانی کرد فەرمووی ئەنگۆ تەعام و خواردنی حاصر بکەن لۆ ئالی جەعفەریش خواردنی حاضر بکەن لۆ ئال لەبەر ئەوەی ئەوان لەبەر ئەو خەم و پەژارەی کەوا هەیتیان بەریان وەوەی نییە کەوا ئیدی بەلای کەسدا بچن و یان ئیدی دەفعی وەزعی خۆیان بکەن اینجا ئەو ئاداب و ئوسلوب و تەقالیدە لەناو کۆمەلگای مسلمانان بەتایبەتیش لە گوندی مەکە گوندی چەمەد و بزە بەڕاستی تەقالیدەشی زۆر جوانە تەقالیدەشی شەرعیە کە ئادابەکە و ئادابە لە شەرعی وەرگیرایە بەڕاستی دەستخۆشی لە تەواوی برایان ئەکەم خوای تەبارەک و تەعالی پاداشتی خێریان بداتەوە کەوا لە باب و باپیران دەستیان بەو تەقالیدەی وەگرتیە و تشتێکی زۆر جوانە لەبەر ئەوەی ئەو خەم و پەژارەیەش لەسەر ساحبی تەعزیمانەکەی بەڕاستی کەم ئەبیتن و خەم و پەژارەکەی ئەڕەویتەوە بەبێ جیاوازی پرسەی هەرچێ ئاوا لێرە بەرە بەبێ جیاوازی لە گوندی هەر پرسەکەوی لە هەمان وەکویەکە بەبێ جیاوازی شیوە غەریبە دێتە مزگەوت. نزیکەی چەند ماڵ دەبێ ئەو گوندە ئەگەر بزانین؟ تقریبا ئێستا نێزیک بۆ لە 400 مالی لە 400 مالی شەر نییە هەمووی بێ چکات برێ بەرە مال زۆرە مەسە دەبێتەوە لە بەرە مالەکی 5 کەس دێ 2 کەس دێ 3 کەس دێ 4 کەس دێتنەوە هەر وەکو خۆشی مایە لەو گوندە ئەو عادەتە هیچ نەگۆڕاوە هیچ نەگۆڕاوە بەرە وەک خۆی مایە تێک نەچوە وەک خۆی مایە بەردەوامیش دەبێت ئینشاڵڵا گانەکەت بەسەرچاو فەرمە گۆرن دانیشن لەگەمە بابا ئەمەش دەخۆی بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەوەی بینیتان شیوە غەریبەیە لە گوندی چەمەد و بوز هەر کاتێک ماڵێک پرسەیەکی هەبی هەمووان بە یەکەوە خواردن دروست دەکەن بە شێوەیەکی جواز 1 لە 2 نانەکەیان دێن لە مزگەوت و لێرە بە یەکەوە دەیخۆن.